ئەمەی کە دەبینن 25,000 دیناری عێراقی و 5,000 دیناری عێراقی و 100 دلاری ئەمریکیە. ئەگەر بتەوێ هەر 100 دلارێک بەدەستبێنی بەم پێنجیان نرخێکە و بەم 25یان نرخێکی دیکەیە. من نازانم هۆکارەکەی چیە، بەڵام هاتوون بۆ ئێرە بۆ ئەوی کە بزانم هۆکارەکەی چێکە بۆچی ئەم دوو دراوە فەرقی هەیە لەگەڵم بن. سڵاوت لێبێ. باشە ئەمە 25,000 دیناری عێراقی و ئەمەشیان 5,000 دیناری عێراقی، ئەمەشان 100 دلارە. باش ئەگەر من بمەوێ هەر 100 دلارێک بەدەست بێنم بۆچی بە 25,000 ساریەکە و بە 5,000ش نرخەکەی جیایە. هەر خۆی لە بنەڕەتدا ئەو دوو سنفە لە پارەی فەرقێکی هەیە، چونکە بڵێن بۆ نمونە پارەی گەورە ئاسانتر، هەڵگرتنی ئاسانترە، معاملەی خۆشتر و ئاسانترە لەگەر پارەی پێنجی و دەیەکەی. ئەوە شتێکی نۆرمالە، لەوانەیە لە زۆر وڵاتانیش ئەوە هەبیتن، هەتا دۆلاریش ئەو مشکلی 50 دلاری و 100 دلاری هەیە، بەڵام فەرقەی کەمە. ئەو کاتانێک کە فەرقە زۆر دەبی هۆکارەکەی ئەوەیە تەڵەب لەسەر پارەی سوود و پەنجایی زیاتر دەبی. ئەوش هۆکارەکەی بانکە، بانکەکان زۆربەی کاتەکان پارەی پێنجی و دەی وەرناگرن، پارەی 25 و 50 وەردەگرن، چونکە ژماردنی ئاسانترە، ئیداکردنی ئاسانترە. هەر کاتێک کە تەڵەب زۆر بوو لە بانقی 25 و 50ەکە ئەو کاتی فەرقەکە زۆر دەبی. زار هو فەرقی پێنجی و دەی لەگە 25 و 50 100 دینار دەبی، زار هەیە دەکاتە 50 دینار، زار هەیە دەکاتە 350 دینار 300 دینار لۆ، چونکە تەڵەب لەسەر پارەی 25 و 50ەکە زیاد دەبی، هۆکارەکەشی زیاتر بانکە، بەڵام لە بنەڕەتدا هەر خۆی فەرقی هەیە، لە معاملەکردن فەرقی هەیە، چونکە هەڵگرتنی پارەی 25 و 50 ئاسانترە لە هەڵگرتنی پارەی 5 و دەی، ئەوە شتێکی نۆرمالە، بەڵام کە فەرقە زۆر بوو هۆکارەکەی ئەوەیە کە زیاتر تەڵەب لەسەر بانکە، یعنی بانکەکان تەڵەبی پارەی 25 و 50 دەکەن. خۆی ینی 25 و 10 و 5 فەرقی هەیە، هەتا 50ش ینی تەماشەکە هەموولەکەیان کەمترە، ینی تۆمەشا دەکەی کە ینی ئەتوو فەردە پارەی لە خۆت هەردەی بێ بانقی کا بە علاگەچی بێ بانقی یەکسەریت وەگرنا، چونکە 5 و 10 ینی هەموولەیان زیاترە، ینی ئەگەر لۆژمارنێ ینی ملیۆنی 1000 دینار 2000 دیناری وەردەگرن، بەڵام ئەگە 25 لەوانەیە وەرنەگرن بەڕاستی، چونکە بۆوان ئاسانترە. ئەتوو ئەگەر ملیارێکی بەی دەبی چ بکەی دەبی پێش فەردە دیناری بی، بەڵام ئەگەر ملیانەکی 50 ببی لەوانەیە هەر نیو قونکە گوشتێک دەبیتن بە ئاسانتریش دەژمێردرێتن، نەوەگە ینی ئەتوو 10 ساعتە خەرجی ژماری ملیارێکی بی کا ساعتێکی خەرجی ژماری احتیاجی ها، چونکە لە بانکانیش ئاسانترە. بەدارم لێرش فەرق و جیازی نەبینێتن، ینی وەکو یان تەواو ینی بانقەج دانین فەرق و جیازی نەبن لە مابەینی سۆر و 5 و 10 هەموولەکان پێکەوە یەک چاوی تەماشا بکرێتن، بەڵام لێرە هەر ئەوها ینی هەموولەکەی زیاتر کابرا باقی داین لەوانە خێری دێری دابیتن، خێری لەوەی دابیتن، ینی هە دەفتەرێکی 25 30 دینار لێ دەبینێتەوە 100 دەفتەر دەکات 300 ملیۆن دینار، بەڕاستی زۆر دەکات.